61 ڕۆژی تر تاقیکردنەوەی نووساریتانە وەرن با بەیەکەوە ئەو 60 ڕۆژی کە ماوتانەدا بەشێکین بە دوو بەش و جەدۆلێکدا برین بۆ ئەو سایانەی کە لەسەرتان کەڵەکە بووە. با لە ماوەی دەقەیەکە جەدۆلێکدا برین بۆ سایەکانی کە لەسەرمان کەڵەکە بووە. پێش هەموو شتێ ئەو 60 ڕۆژی کە هەتا ئەگەر بێت و ساوی لەسەر کەڵەکە بوو بێ دا بەشێکی بۆ دوو بەش. بەشێکی لەرە 15 ڕۆژ ئەنووسی، بەشێکی ئەنووسی 45 ڕۆژ. 45 ڕۆژەکە بۆ ڤیدیۆیەکی ترکە ئەیکەین ئینشاءالله. بەڵام ئێمە باز لە 15 ڕۆژەکە ئاکەین. چون لە ماوەی 15 ڕۆژە ئەو سایانی کە لەسەر کەڵەکە بووە تاویان ئەکەی. هەر ئێستا قەڵەم وەرەقەیەک بهێنا بیکە بە سێ بەشەوە. لە بەش یەکەمە ئەو وانانە بنووسە کە لەسەر کەڵەکە بووە. بۆ نمونە ئینگلیزیە، جوگرافیا، فیزیا، هەر شتێکە لێرە ئەینووسی. لە بەشی دووهەمە ژماری ئەو بەشە ئەنووسیە، ژماری ئەو لاپەڕانە ئەنووسی کە لەسەر کەڵەکە بووە. بۆ نمونە ئینگلیزی با بڵێن گریمان 3 یونتن لەسەر کەڵەکە بووە کە ئەکاتە 20 لاپەڕە. باشە لە بەشی چیە؟ لە بەشی سێهەمە ژماری ڕۆژەکان ئەنووسین. واتە تۆ لە 15 ڕۆژی کە هەتا چەند ڕۆژ ئەی بە ئینگلیزی؟ بۆ نمونە من 4 ڕۆژی ئێمێ. ئەی بریکاری ئەڵەم بریکاری قورسترە 5 ڕۆژی ئێمێ. بۆ نمونە بۆ شێوازە تایەتە سەروانی با بڵین ئاین. ئەگەر شتێ لەسەر کەڵەکە بووە با بڵین 5 وانە نووسیوە 2 ڕۆژی بۆ دائەنێن بۆ سایکردن لەوانی ئاینە. بەم شێوازە لە ماوەی 15 ڕۆژە سایکەڵەکە بووکانە تەواوەکەیت. ئێستش تایمەرەکەمان جەڕەسی لێیە.